سەرۆکوەزیری تورکیا بن عەلی یەلدەرەم ڕۆژی سێشەممە دەستگیرکردنی ئەو گومانباری پشتڕاست کرد کە لە شەوی سەری ساڵدا 39 کەسی لە یانەیەکی شەوانەی ئەستەمبولدا کوشت. ئەو تێرۆریستە بەدکارەی کە لە شەوی سەری ساڵی نوێدا هێرشی کردە سەر شوێنێکی ئاهەنگگێڕان و بوو بە هۆی کوشتنی ژمارەیەکی زۆر خەڵک لە میانەی ئۆپراسیۆنێکدا لەلایەن پۆلیسی ئەستەمبولەوە دوێنێ دووشەممە دەستگیر کرا لێکۆڵینەوەش لەگەڵیدا بەردەوامە. میدیای تورکیا ئەو گومانباریان بە عەبدولقادر ماشاریپۆف ڕاگەیاندووە و دەڵێن لە میانەی هەڵمەتێکی پۆلیس لە ناوچەی ئەسنیورتی ئەستەمبول دەستگیر کراوە. فەرمانڕەوای ئەستەمبول واسیب شاهین ڕۆژی سێشەممە ڕایگەاند پەنجەمۆرەکانی ماشاریپۆف لەگەڵ هێرشبەرەکەدا دەگونجێت وە گوتیشی پیاوێک و سێ ژنیش لەگەڵ گومانبارەکەدا دەستگیر کراون. تەرۆریستە بیرلیکتە پیاوێکی عێراقی و سێ ژنی خەڵکی میسر و ئەفریکاش لەگەڵ ترۆریستەکەدا دەستگیر کراون لە ئێستادا لە زیندانان. شاهین دەژڵێت ئەو گومانبارە تیرۆریستەی کە خەڵکی ئوزبەکستان و لە ئەفغانستان مەشقی پێکراوە 197,000 دۆلاری ئەمریکایی پێبووە لەگەڵ دوو چەکی سووک و دەست بەسەر شتەکانیشیدا گیراوە. ئۆزەلێکی پلەر لە بیرلیکتە 2000 پۆلیس لە ناویاندا یەکەکانی تایبەتیش بەشداریان لە ئۆپەراسیۆنە کرد و بە هاوکاری دەستگای مخابراتی ئۆپەراسیۆنێکی هاوبەش لە کۆنیا، هاتایی، ئەزمیر و پارێزگاکەی ئێمەش کرا. ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش بەرپرسیارەتی ئەو هێرشەی گرتە ئەستۆ گوتی لە تۆڵەی ئۆپەراسیۆنەکانی لەشکری تورکیایە لە دژیان لە سووریا. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.